هاوڕێتی دوو برا و گورژێکە ئاژەڵێشی دڕندە و گۆشخۆر ڕێزی لە بەشەری بتەوە بەڵام گاز لەو دەستانە ناگرێت کە بەشیر گەورەی کردووە. ڕۆکسی ناوی گورگەکەی و لە تەمەنی 15 ڕۆژەدا ئیبراهیم متەلیب و سیامەندی برای لە شاخەکانی برا دۆزیویانەتەوە. بەشیر و کێک و ئەوانم گەورە کردیە سەرەتا گۆشتم نەدایە هیچ تاوەی لەگەڵ ژیانی مرۆڤ تێک هەڵبیتن کە زانیم گەورە بوو ئەوزا گۆشتمدا ئێستا خواردنی تەنها گۆشتە مرۆڤی خۆشەوێ وەشی ئەوەی نییە حیوانی دیکە چیوی پڕداتەوە مرۆڤی هیچ. براکان ماڵیان لە دێڵ زیانی دیانەیە نیازیان بە ژنهێنانە و بۆ مانجی هەنجوینی گەشتی دەرەوەی وڵات دەکەن بۆیە بڕیاریان داوە لە شوێ هێنابوویان بیجێڕنەوە هەمان شوێن. مشتریشین هەبووە تا ئێستا نزیکەی $1000 دایەتیانەمە بەس ئەمە نەینویستێ بفرۆشین ویستمانە بگەڕینەوە لە زێدی خۆی سروشتی خۆی ئەومان زۆر پێ باشتر بووە. ماڵ ئاوای ڕۆکسیە لە ئاوەدانی براکانیش ئەو ماڵ ئاوایەیان لە ئاسان نییە. ئێرە چای گۆشینەیە زێدی لە دایکبوونی ڕۆکسیە. بەر لە 14 مانگ ئەم گورگە بە بێچووی لێرە دۆزراوەتەوە. ئێستا بۆتە گورگێکی کامڵ و لە هەمان ئەو سروشت و ژینگە و ئەو زێدەی کە لێەوە هاتبوو ئازاد دەکرێتەوە. گورگ یەکێ لەو ئاژەڵە دڕندانەیە کە دەستەمەوەکردنی زەحمەتە. تەمەنی چەند ڕۆژێک بووە بە خێویان کردیە ئێستاش بەری دەدەینەوە ئەو سروشتەی لەوانەیە بە یەک لوراندنی ئەوە چونکە مێیە نێرەی خۆی بدۆزیتەوە. زیاتر لە کاژێرێک گورگەکە خاوەنەکانی جێ نەهێشت ئەوانیش دەستیان لە ڕۆکسی بەرنەدەبوو بەڵام بڕیاری ئازادکردنیان داوە. گورگەکە کە زانی زنجیر لە ملی نەماوە و مرۆڤ بە دەورەیەوە نەماون ملی بەرزایی گۆشینەی گرتەبەر و گەڕایەوە سروشت و ژینگەی خۆی بەختیار قاد و ڕوودا و دەڤەری برا دۆست.